لە ترسی ئاشکرابوونی ساختەکاریە گەورەکە کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بەدەست هەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان ڕەت دەکاتەوە. دوایەوەی پەرلەمانی عێراق بڕیاریدا لە سەدادەی دەنگەکان بەدەست هەژمار بکرێتەوە، کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بڕیارەکەی پەرلەمانی ڕەت کردەوە و ئامادە نییە پابەندی بڕیارەکە بێت. بە بڕوای چاودێرانی شۆکاری ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ترسیان لەوە هەیە بەهۆی هەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان ساختەکاریە گەورەکە ئاشکرابێت و دواتر خۆیان ببرێنە بەردەم دادگا و لێپرسینەوەی یاساییان لەگەڵدا بکرێت. ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمان لە کاتێکدایە پێشتریش کۆمسیۆنی هەڵبژاردن داوایەکی شەشلایەنی هەرێمی کوردستانی بۆ هەژمارکردنەوەی لە سەدا 5 دەنگەکان ڕەت کردەوە. سەعید کاکەیی ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانیش بۆ پەیام ئاشکرای کرد ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران وتویانە ئەگەر لە سەدا 5 دەنگەکان جیا بکرێتەوە دۆزەخ بەڕووی خۆیاندا دەکەنەوە. لای خۆشیەوە تارق حرب پسپۆڕی یاسای دەستوری عێراق دەربارەی بڕیارەکەی پەرلەمان بۆ جیاکردنەوەی لە سەدادەی دەنگەکان بەدەست لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بڕیارەکە یاساییە و دەبێت کۆمسیۆنی هەڵبژاردنەکان پێوەی پابەند بێت. لەلایەکی ترەوە بڕیارەکەی پەرلەمانی عێراق بۆ جیاکردنەوەی دەستی دەنگەکان کاردانەوەی سەرۆککۆماری عێراقی بلێکەوتەوە. لە نامەیەکدا بۆ دادگای فیدراڵی و کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت بڕیاری هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست نایاساییە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەگرتوش لە پەرلەمانی عێراق ڕاگەیاندراوێکی هاوبەشیان لەسەر نامەکەی سەرۆککۆمار بڵاو کردەوە و داوا لە سەرۆککۆمار دەکەن ڕێز لە دەستور و دەسەڵاتەکانی بگرێت و بێلایەنانە بڕیار بدات و بەرگری لە ساختەکاران و گەندەڵکاران نەکات و سەرۆککۆماری هەموو عێراق بێت، نەک تەنها حیزبەکەی یان لایەنێکی سیاسی دیاری کراو. ئەو سێ فراکسیۆنە ئاماژە بەوە دەکەن هەڵوێستەکەی سەرۆککۆمار لەبارەی هەڵبژاردنەکان دەستوەردانە لە بابەتێک کە لە دەسەڵاتی ئەو دانیە بەپێی مادەی 73 دەستوریش مافی ئەوەی نییە دەستوەر بداتە کاروباری پەرلەمان. ئەو فراکسیۆنانە ئەوەشیان خستوەتە ڕوو بەپێی مادەی 120 دەستور کۆمسیۆنی هەڵبژاردن سەر بە پەرلەمانە بۆیە پەرلەمان مافی ئەوەی هەیە یاسای کۆمسیۆن هەموار بکاتەوە. ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمانی عێراق لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بۆ بەدەست هەژمارکردنەوەی دەنگەکان لە کاتێکدایە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەکی ئامادە کردووە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنەکان و خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە. بەپێی پرۆژە یاساکە کۆمسیۆن پابەند دەکرێت بە جیاکردنەوەی سەرجەم دەنگەکان بەدەست.